بێگومان ئەدەبی هەورامی یەکێکە لە ئەدەبە زۆر دەوڵەمەندەکان و هەروەها زۆرێک لە شاعیران و لە هونەرمەندان و لە ئەدیبان و زۆرێک تا ئێستا پرۆژەی دیار و بەرچاو پێشکەش کراوە بۆ ئەوەی کە گرنگی زیاتر بە ئەدەبی هەورامی بدرێت. بێگومان لە ئێستادا دیداری عوسمان محەممەد بۆ ئەدەبی هەورامی سازکراوە کە زیاتر قسە و باس و گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەەکەم بە میوانداری زۆر بەڕێز شاخەوان سەدیق سەرپەرشتیاری گشتی دیداری ئەدەبی هەورامان. بەخێراتی کاک شاخەوان. ئەگەر خۆت پێناسەی ئەم دیدارە بکەیت چۆن پێناسەیەکەی؟ لە ڕاستیا هەمومان ئەزانین کە ئەدەبی کوردی خاوەنی ئەدەبێکی دەوڵەمەنە و لە دەوڵەمەنی ئەم ئەدەبەش بەسراوە بە دەوڵەمەنی زاراوە و زارەکانی ناویەوە و هەورامیش بەشێکی گرنگە لەم ئەدەبە. لە ڕاستیە ئەدەبی کوردی ئەو دەوڵەمەنی کە هەیەی بەشێکی پەیوەندی بە ئەدەبی هەورامیەوەیە، چونکە بۆ خۆتان نەزانن زمانی هەورامی لە سەردەمێک لە سەردەمەکانە زمانی ڕەسمی حکومدارەتی بۆ لە ناوچەی هەورامان و هەڵەبجە و شارە زور و زمانی هەورامی توانیوێتی کاریگەری نەک لەسەر زمانی ڕسمی نووسین و قسەکردن هەبێ بەڵکو کاریگەری لەسەر زمانی ئاینەکانی ئەو ناوچەیەش هەبێ. بۆ نمونە گەر سەیری گاتاکانی زەردەشت بکەین، ئاینی زەردەشتی زۆربەی بە هەورامی نووسراوە یا دەقە پیرۆزەکانی ئاینی یارسان دیسانەوە بە زمانی هەورامی نووسراوە. لەبەر ئەوە زمانی هەورامی خاوەنی فەرهەنگێک و کللتورێکی زۆر دەوڵەمەنە و ئەم دەوڵەمانیەشی وای کردووە کە ئەدەبی کوردی دەوڵەمەندترکە و بیریشمان نەچێ پەیوەندێکی زۆر بەهێز لە نێوان ئەدیبانی زمانی سۆرانی با بڵێن یا زمانی هەورامیدا بۆ چونکە ئێمە هەرگیز لەگەڵەوە نین بە دوو ئەدەبی جیاوازیان بەراوردکەین بڵێن ئەدەبی هەورامی جیا لە ئەدەبی کوردی. نەخێر ئەدەبی هەورامی بەشێکی گرنگە لە ناو ئەدەبی کوردیە و باردووچان ئەدەبێکی ڕاقی و مۆدێرنیان بۆ ئێمە دروست کردووە. وەکوتم زۆرێک لەوانەی کە بە زمانی سۆرانیش خۆیان زمانی سۆرانی بوون بە زمانی هەورامی نووسیویانە. بۆ نمونە مەولەوی تاوگۆزی، بۆ نمونە وەلی دێوانە، بۆ نمونە مەستوورەی ئەردەڵانی، ئەمانە هەمویان خۆیان لە بنەڕەت تا زمان سۆرانیان هەبووە بەڵام بە زمانی هەورامی نووسیویانە. لەبەرەوە ئێمە بیرمان لەوە کردەوە لە دوای ئەوەی کە ڕێکخراوی یونسکۆ بڕیاریدا هەورامان بخاتە لیستی شوێنەوارە مێژوویەکانەوە، من بیرم لەوە کردەوە کە ئەو تەسەوراتی لەسەر هەورامانەیە کە باسی هەورامانەکەین لە زاکیرەی زۆر خەڵکە تەنها کڵاش و جلی شاڵ و سروشت و نازام ئەو شتانە یەتە بەرچاوی. بەڵام ئێمە ویسمانم تەسەوراتە جارێکی کە بێنینەوە بیگۆڕینەوە بۆی کە بە خەڵکی بڵێن نەخێر هەورامان خاوەنی کولتورێکی دەوڵەمەنە لە بواری ئەدەبیە، خاوەنی ئەدەبێکی ڕاقی مۆدێرنەکەی چی کەمتر نییە لە ئەدەبی جیهانی. بەڵام ئەوەی کەوای کردووەم ئەدەبە زیاتر نەناسێنرێەوە، زیاتر نەبێتە ئەدەبێکی جیهانی پەیوەندی بە بزوتنەوەی وەرگێڕانەوەی کە بەداخەوە ئێمە وەک کورد لەم لایەنەوە لاوازین و نەمانتوانیوە و بەرهێنانێکی باش لە ناو بزوتنەوەی وەرگێڕانە بکەین بۆەوەی بەرهەمی ئەدیبانی کوردیش بە دەرەوە بناسیێنین. و ئێمە هاتین بە خۆشحاڵیەوە بە سوپاسێکی گەورە و کۆمەلگای پەروەردەی مارگرێت و زۆر بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ هەل لە سەرەتاوە هاتن تەبەنی پرۆژەکەیان کرد، پشتیوانیان کرد و ینی ئامادە بوون کە تەواوی پرۆژەکە لە ئەستۆ بگرن بەو مەرجێ ئەم پرۆژەیە بکرێت و بێتە دیاریەک بۆ خەڵکی هەڵەبجە و هەورامان کە سوپاسێکی گەورەی و دەستخۆشێکی گەورەیە. ناو دیدارەکە یاخود چالاکیەکانی یاخود تەوەرەکانی چی بوون؟ لە ڕاستیە تەوەرەکانی تەوەری جیاوازە بۆ خۆتان نەزانن ئەدەبی هەورامی مێژوەکی دوور و درێژی هەیە. ئێمە لە ڕێگەی نۆ توێژینەوە باسمان لە زۆر لە قۆناغەکانی ئەدەبی هەورامی کردووە و گۆڕانکاریانی کە لە ڕووی فۆرم و تەکنیک و زمان و چیرۆک و بەسەرهاتەوە لە ناو ئەم ئەدەبەیە ڕوویداوە. لە ڕاستیە ئێمە لە ئەفسانە لە شعری هەورامیەوە توێژینەوەمان هەیە هەتا شعری سوریالیزمی نوێی هەورامی کە نخبەی گەنجانی هەورامی لە ئێستاە پێیە نووسن. توێژینەوەکان بەو جۆرە دابشکراون بە پێی قۆناغ و سەردەمەکان و لە ڕێگەی پانێڵەوە پێشکەشکران هەر پانێڵێک سێ توێژەر بەڕێوەیە بر و ئێمە بۆ بەڕێوەچوونی ئەم توێژینەوانە لە ڕاستیە
لە ڕۆژهڵاتی کوردستانیشەوە لە هەورامانی ڕۆژهڵاتی کوردستانیشەوە چەند توێژەرێک کە ژمارەیان 5 توێژەر بوون میوانی ئێمە بوون و توێژینەوەیان پێشکەش کرده بوو ئەمڕۆ لە پانێڵەکانە توێژینەوەکانی خۆیان پێشکەش کرد و دیسانەوە توێژینەوەکان کرابوون بە کتێب و کتێبەکە لەوێ بەسەر ئامادەبووانە بێ بەرامبەر دابەشکرا و ئێمە تەمە ناکەین ئەو کتێبە کوێ و توێژینەوانە بچێتە بەردەست ڕەخنەگران و نووسەرانی بواری ئەدەب و گفتوگۆی زیاتر بە دوای خۆیان بێنێ لە ئایندەیە کە نەگەر لەسەر ئەدەبی هەورامی بەڵکو لەسەر ئەدەبی ناوچەکانی تری کوردستانی ژێمە بتوانین دیدار و گفتوگۆ بکەین بۆی پێکەوە هەوڵ بین بە گفتوگۆکردن لەسەر ئەم لەهجە و زاراوانە هەنگاو هەڵهێنین بەرە و دروستبوونی زمانی ستانداردی کوردی چونکە زمانی ستاندارد دروست نابێ ئەگەر هەموو ناوچە و هەموو زاراوە جیاواز و لەهجە جیاوازەکانی تیانە بێ. تۆ باسی مێژوێکی پرشنگداری ئەدەبی هەورامیت کرد بەڵام زۆر کەم ئێمە با بڵێن بەرهەمەکە ئەو بەرهەمانی کە بە زاراوەی هەورامی نووسراون زۆر کەم بەرچاوەکەوێت وەکو خۆشت ئاماژت پێکرد کە بێگومان خاوەنی ئەدەبێکی گەورەیە و خاوەنی چەندەها شاعیر و نووسەر و ئەدیبی گەورن کە بەو زاراوەیە بەرهەمیان هەیە و نووسیویانە بەڵام بۆچی بەرهەمەکان ئەوە نەکەمە بەو زاراوەیە خۆی لە ڕاستیا دوو هۆکاری گەورە هەیە بۆ ئەوەی کە بۆچی بەرهەمی هەورامی کەم هەیە کەم لەبەر ئەوەی کە ئەو بەرهەمانی کە چاپەکرێن بە هەورامی تەنها هەورامیەکان نەتوانن بیخوێنەوە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی وەزیری ڕۆشنبیریەوە پرۆژەیەکی دراوە تێکە چۆن بڵێن بە بادینی ئێمە لە مەکتەبەکانمانە شیعر و ئەدەبیاتی ئەوان ئەخوێنین با زمانی هەورامیش بخوێنرێت لەبەرەوەی ئەم نەوەیە یانەوەکانی داهاتوو شارەزای و ئاشنایەتیان لەگەڵ ئەو زمانەیە هەبێت پرۆژەیەکی جدیە کە پێشکەش بە وەزیری پەروەردەکرا باڵێ جا لەگەڵ ئەوەشە لە ڕاستیە ئەوە ئیشێ وەزارەتی و حکوومەتی هەرێمی کوردستانە کە هەوڵ بە بەو زاراوەیە ژانی چەندان سەرچاوە هەیە چەندان ینی وەکوتم ئەدەبی هەورامی ئەدەبێکی زۆر ڕاقیە و ئەوە ئیشی ئەوانە کە هەوڵ بن ئەو ئەدەبە نەفەوتێەوە بەردەوام کۆڕ و سیمیناری لەسەر بکرێەوە بەردەوام کتێب چاپ کرێەوە بەردەوام توێژینەوە لەسەر ئەو بوارە بکرێکە ئەم هەوڵی ئێمە ئەمڕۆ بەشێکە لەو هەوڵی کە ئەسمان بەو خەمخۆریە کردووە کە گفتوگۆ لەسەر ئەم ئەدەبە بکرێت لە ڕاستیاوە جارێکی تر ئەدەبی هەورامی بکرێتەوە ناو باسەکان بۆ ئەوەی کە لە ڕێگەی ئەو توێژینەوانەوە لایەنە نادیار و شاراوەکانی ئەم ئەدەبە جارێکی تر ڕوون بکرێتەوە ئەم دیدارە بوو یەکەم جارە ڕێگەخرێت ئەلبەتە پێشتر لە شێوازی جیاواز دیداری تر هەبوون کۆڕ و سیمینار و فستیڤال هەبوون ناکرێ هەمووانە نادیدە بگیرێ بەڵام هەر کۆڕ و کۆبوونەوە و فستیڤال و دیدارێکیش بۆ خۆی خاوەنی خەسڵەت و تایبەتمەندێتی خۆی هەیە کاکرێم دیداری ئێمەش هەڵگر و خەسڵەتی کۆمەڵێک تایبەتمەندێتی جیاواز بێ لە هەم لە ڕووی پێشکەشکردنی بابەتەکانەوە لە ڕووی بەڕێوەچوونی پانێڵەکانەوە لە ڕووی بە ئەکادیمی بوونی باسەکانەوە لەبەرەوە من هەوڵی کەس بە نادیدە ناگرم بەڵام ئەکرێم بڵێم ئێمە شتێکی جیاوازمان کردووە لە ڕاستیە زۆر باشە دروستبوون یا خۆت بیرکردنەوە لەم جۆرە چالاکیانە پێشتر لەلایەن کەسانی پسپۆڕە و هەڵسەنگاندنی بۆ ئەکرێت کە ئەم جۆرە پانێڵانە لەلایەن کێوە پێشکەش بکرێت یاخۆت ئەو بەرهەمانە چۆن هەڵەسەنگێنرێ و دواتر چۆن نەگاتە دەستی خوێنەر و خەڵک چۆن کاردانەوەی ئەبێت بۆ ئەم جۆرە چالاکیانیان ئەم جۆرە پانێڵانە لە ڕاستیە من نازانم ڕێکخرا و دەستگاکانی کە چۆن ئەوواکەن بەڵام من ئەگەر قسە لەسەر ئیشەکەی خۆمان بکەین بۆ پێیکە نزیک بە 15 ساڵێک زیاتر ئەبێ لە ناو دنیای ئەدەبیات و کاری میدیای ڕۆژنامەنووسی ئەدەبی و ئەوانەیە بیرم لەوە کردەوە یعنی کە چۆن ئیشەکە داڕێژین لە سەرەتاوە تا کۆتایی چۆن بیرمان لەوە کردەوە چ باسێگەڵ بژێرین کێ بێنین قسە بکە چۆن باسەکان بکرێ و سپاس بۆخوا زۆر باش بەڕێوە چوو و ئەوە پەیوەندی بەوەیە تا چەند تۆ ئاگاداری ئەو کاری کەیکەی من بە دوو حکم ینی توانیم لە کارەکەمە تا ڕادەیەک سەرکەوتوو بمەویش یەکەم خۆم هەورامیم و شارەزای زاراوەی هەورامیم و ئەدەبیاتی هەورامیم و تا ڕادەیەک زۆر سەرسامیشم بە ئەو ئەدەبیاتە و بەشی دووەمیشیان ئەوە بوو کە کۆمەڵێک دۆستی نزیکی خۆم کە شارەزای ئەو بوارن لەگەڵم بوون هاوکارم بوون
و بەردەوام ڕاوێژمان کردووە لەسەر ئەوەی کە ئێمە چی بکەین هەنگاوێک هەم خزمەت بە ئەدەبی هەورامی بکەینەوە هەنگاوێک بچینە پێشەوە لە مەسلەی ئەدەبیاتی کوردی و ئەدەبیاتی هەورامی کە پێشتر نەکرابێت لە ڕاستی زۆر باشە بێگومان و ئاگداریت کە زۆر دیدار سازەکرێت لە شاری سلێمان و لە شارەکانی تر ئێوە چەندێک هەوڵتان ناوە کە لەو جۆرە دیدارانە پانەلی تایبەتتان هەبێ و گفتوگۆ و بەرهەمتان هەبێ بۆ ئەوەی کە وەک خۆت ئاماژت پێکرد کە گرنگی ئەم شێوەزارە و گرنگی ئەدەب و ئەو مێژوەی کە با بڵێ شێوەزاری هەورامی هەیەی بۆ ئەوی کە زیاتر بێتە پێشەوە و زیاتر بەرهەمەکانی بڵاو بێتەوە لە ڕاستیە ئێمە نەوەستاوین بەردەوام پرۆژەمانەیە بەردەوام بیرۆکەمانەیە بەڵام بۆ خۆشتەزانی هەمیشە پرۆژەکان و بیرۆکەکان کاری تاکە کەسینەوە بە تاکە کەسیش ناکرێت و بێ کەسێکە بێت لە پشتەمەوە بێکام کارەی ئێمە ئەمڕۆ کۆمەلگای پەروەردەی ماگرێت بە سپاسێکی زۆرەوە ینی ئەرکێکی زۆریان کێشە هەم لە ڕووی مادی ئەم لە ڕووی معنەویەوە ئەگەر کەسێکی وانە بێت لە ڕاستیە با تۆ پرۆژە دەبێ با خەونە دەبێ بە ئەوە دەبێ ناتوانانی لەبەرەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێوەزارەتی ڕۆشنبیریەوە سەرمایەدارەکان کەرتی تایبەت ینی خەڵکانێک بێنە پێشەوە کە ئیتر کۆمەلگا لە ڕاستیە ئێمە زۆرمان تاقی کردەوە لە ڕێی پەرلەمانەوە لە ڕێی چەلەحانی حزبیەوە لە ڕێی شەڕی حزبەکانەوە کۆمەلگا بەمانە ناگۆڕێ لە ڕاستی ئەگەر بمانەوە ئێمە کۆمەلگا بەرەو پێشەوە بەرین ئەبێ وردە و نەرم ئیش لەسەر بواری ڕۆشنبیری و کللتوری بکەین کە هەوڵەکانی ئێمەش لە ڕاستیا لەو پێناوایە کە بە سازدانی دیدار و گفتوگۆی ئەدەبی و کۆڕ و سیمینارەکان کاریگەریەکمان لەسەر کۆمەلگا بێت و هەنگاوێک کۆمەلگا بەرەو پێشەوە بڕۆ دەستەکانت خۆش بێ سپاسکەم ئێوارەی لەگەڵمان بووی زۆر بەڕێز شاخەوان سەدیق سەرپەرشاری گشتی دیداری ئەدەبی هەورامان.